سڵاو جگرە خۆشەویستەکان بینەرانی ئازیزی رادیۆی کوردستان 24 خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی دیکەی بەرنامەی زمانێمە لەگەڵ ئێوەی خۆشەویست پێکەوەین. هاوکاری خۆشەویستم سەرکار حوسێنم لەگەڵا پێکەوە هاودەمێتی ئێوە دەکەین لەگەڵ میوانێکی ئازیزدا بۆ ئەوەی لە زاویەیەکی دیکەوە لە زمان بڕوانین و لە زمان بدوین. بۆ ئەڵلقەی ئەمجارە باس لە گۆڤارێک دەکەین، گۆڤارێک کە باس لە زمان دەکا، کار بۆ زمان دەکا. گۆڤارێک هەیە کە وەرزانە دەرەچێ واتە لە ساڵێکدا 4 ژمارە لێ دەرەچێ، ئەویش بە ناوی زمان و زار. گرنگە ئێمە بزانین ئەو گۆڤارە بۆ و بەرەو کوێ. لە نێوان ئەم دوو پرسیارەدا کۆمەڵێک پرسیاریدی دەوروژێن لەگەڵ میوانەکەمان تاوتوی دەکەین. میوانی بەرنامەی ئەمجارەمان سەرنووسەری گۆڤارەکەیە، ئەویش کاک فەریدون سامانە. بەخێر بێ کاک فەریدون. کاک فەریدون دیارە کە سەرنووسەری گۆڤارەکەیە و کەسێکە شارەزا لە زمان هاوکات نووسەرێکی بازمون و تەمەنێکی باشی لە نێو کایەی نووسیندا هەیە، هەم لە ئەدەبدا لە شێعردا هەم لە توێژینەوە و بابەتی دیدا، دواتریش لە نێو وردبوونەوە لە زماندا. کاک فەریدون، زمان و زار بۆ زار و زمان نەبوو، بۆ زمان و زار هەڵبژار بۆ ناوی گۆڤارەکە. سەرەتا سوپاسی بەڕێسەن و کەناڕەکەتان دەکەم، دەرفێتیی باش بۆی بەوردی قسە لەسەر ئەزمموی گۆڤاری زمان و زار بکەین. ڕاستیەکەی ئەو پرسیارە زۆر زار ڕوبەڕوون بۆتەوە، ینی بۆچی زمان و زارە، بۆچی زار و زمان نییە؟ بەڵێ هەڵبەت دیارە ئێمە زمان بەدایک دەزانین، زارەکان بەڕۆڵە دەزانین. جار بۆ ئامانجێک کە گۆڤارەکەمان لە زمانی دایکەوە دەست پێ دەکا، زارەکان چکە کۆمەڵێک زاری کوردیمانەیە خۆ دەزانی. ئەو پرسیارێ بەڵام زۆر جار لە ئاخاوتنی میلی خەڵک دەڵێ بە زار و زمانە، ئەویان شتێک ئەوەش ویستم لەوە ورد بینەوە قسەی لەسەر بکەین. بەڵێ بەڵام ئێمە وەکو بابڵێنی میتۆدێکی ئەکادمی ناونیشانەکەمان کە زمان و زار، زمان ئەسڵەکەیە، زاریش فرع. بە شێوە زانستیەکە زمان وەکو گوتت دایکە و زارەکانیش بە هەمویان پێکەوە زمانەکە پێک دێنن، بەڵام وەکودی زمان کە ئەندامێکی جەستەیە لە ناو زاردایە، وانە وە لە کوردیدا زۆر دەڵێن کەسێکی بە زار و زمانە، یان دەڵێن فلان کەس زار و زمانی کرد، ینی کە وەکو ئیرەی برنێک و کاریگەربوون لەسەر شکستی کەسەکەی دیکە کە زار و زمانی کەوتەوتە سەر. واتە قسەی لەبارەک زۆر چاکە. ئەمە پرۆژەی گۆڤارێک بوو بیرتان لێ دەکردەوە، دواتر بڕیارداندا گۆڤارەکەتەن لەبارەی زمان بێت، یان پرۆژەی کارکردن بوو بۆ زمان بیرتان لەوەی کردەوە کە پرۆژەی کارکردنتان بۆ زمان لە ڕێگەی گۆڤارێکەوە بێ؟ کامیان بوو؟ پرۆژەی گۆڤارێکتان هەبوو یان پرۆژەی کارکردن بۆ زمانتان هەبوو دوایە بوو بە گۆڤار؟ ڕاستیەکە ینی ئیشکردنە سەو گۆڤارە ڕێکەوت نەبووە، ئەین دەمێکە بیرۆکەی دەرکردنی گۆڤارێکی تایبەت بە زمانناسی لە مێشتی مندا ینی چڕ بووە، گەڵاڵە بوو. بەڵام ڕێکەوتەکە و ئێمە پێرار کۆنفرانسێکمان بەڕێوەبەر بە ناوی کۆنفرانسی زانستی زمانی کوردی و زاراوەی یاسایی. ئێوە چێ؟ ئێمە وەکو ڕێکخراوی خانی بە سپۆنسەری کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت کە بەڕێز کاک دکتۆر تەها ڕەسوڵ سپۆنسەری کردین ماڵی ئاوا بێ. کۆنفرانسەکەمان 2 ڕۆژ بوو. یەک لە ڕاستپاردەکانی کۆنفرانسەکە، هەڵبەت کۆنفرانسەکە باسی ینی ئامانج لە سازانی کۆنفرانسەکە بە کوردیکردنی زمانی دادگاکان بوو لە هەرێمی کوردستاندا. جایەکێک لە ڕاستپاردەکان دەرکردنی گۆڤارێکی زمانناسی بوو، ینی ئەوە بەرهەمەکەی بوو، بەرهەمی ئەو کۆنفرانسەکە. ئیتر ئێمە دوای ینی وتوێژ لەگەڵ کۆمەڵک کەسانی بۆ گەیشتنە ئەوەی کە گۆڤارێکتان بەو شێوە ینی لە چی دوان قسەکردن لەبارەی چێوە ئێوەی گەیاندا ئەو بڕیارە؟ ڕاستیەکەی ئێمە دەمێکە لە ماوەی 32 ساڵی ڕابردوو هەستمان کرد بۆشایەکی گەورە لە بواری زمانناسی هەیە، لە بەتایبەتی لە چاپمەنی لە ڕۆژنامەگەری لە ئاسی گۆڤارێکدا. ئەو گۆڤارانی هەر لە ساڵی هەفتاوە کە لە سەردەمی کۆڕی زانیاری کورد دەرەچوو تا دەگا بە ئێستاکە گۆڤاری ڕۆشنبیری گشتین. ڕەنگە بابەتێک دوو بابەت وتاری لێ کۆنەوە لە گۆڤارێکدا هەبوو بێ. ئەگەر تەماشای گۆڤارەکانی کۆڕی زانیاری بکەی بەو قوارە گەورەیە کە 560 لاپڕ بووە، لە ژمارەیەکدا
لە هەرژمارێدا بابەتێک دوو بابە لەسەر زمانە بووە یا گۆواری کاروان گۆواری ڕامان گۆواری گەلاوێژ یا هەر گۆوارشکە بەڵام ئەم گۆوارێن تایبەتە بە بواری زمانناسی لە سێکترە جیاوازەکانی پەروەردە و فێرکردنە سۆسیال میدیایە زار و بنزارە کوردیەکانە لە فەلسەفەی زمانە لە سایکۆلۆژیا لە کۆمەڵاسی زمانە لەو بوارانەدایە یعنی هەر شتێک کە پەیوەندی بە پرسی زمانی کوردیە بێ لەو گۆوارەدا بە میتۆدێکی ئەکادمی جێگای بۆتەوە خۆش دەزانی بایەخی زمان بۆ ئێمە کورد هیچی لە بایەخی خاک و نیشتمان کەمتر نییە چونکە گە نەتەوێت زمانەکە لە دەستدا ناسنامەی نەتەوی لێ دەستدا ئێمە دەڕووینە سەر ئەو بابەتە بەڵام من حەزم کە سەرەتا بزانم زۆر دەرمرۆڤ پرۆژەی ئەوەی هەیە دەوێت حەزەکە گۆڤارێک دەرکە دوایە چاو دەجێڕێت لە چ بوارێک کلێن هەیە کار لەو زاویەیە بکە هەندێک جار بە پێچەوانەوە تۆ بابەتێک هەڵەبژێری کە پێویستەکە خزمەتی بکرێ دەتەوێ بیرەکەیەوە لە ڕێگەی چیەوە خزمەت بکە ئایا کەناڵیش تەلەڤیزیۆنی دابنێ خزمەتی ئەو وارە بکە یان گۆڤارێک یان لە ڕێگەی ڕێکخراوێکەوە کە سمینارات بەڕێوە بی دوجار دەگەی بڕیارێک کە گۆڤارێک بۆ ئەو بابەتە دەربکەی ویستم لەوە یەکلا بمەوە ئێوە پرۆژەتان هەبوو بۆ خزمەتکردنی زمان دوجار یەکێک لە کارەکانتان بۆ خزمەتکردنی زمانەکە دەرکردنی گۆڤارێک بڵێ دەستان خۆش بێ کارێکی باشە بەڵام ئەم گۆڤارە بۆ مانگانە نەبوو ئایا کارکردنی زیاتری دەویست کە ئێوە پێی ڕناگەن یان تێچووی ئەوەندە دەویست کە دەرەقەتینایان یاخود بابەتەکان کاگ ئەزدین لە هەموو وڵاتێکدا تەنان لە وڵاتانی کە سەدان ساڵە دامەزراوەی یانێ دامەزراوی کادیمێنیە بۆ نم وڵاتێکی وەکو ئێران بگرە کە وەکو باز دەکەن 1000 ساڵ یا زیاتریا کەمتر بڵین لە ماوەی 100 ساڵی ڕابردوو کەوان ئیمکانەتی مادی معنەوی میدیایی زۆریان هەیە و جگە لە لایەنە مادیەکە بەڵام هیچ گۆڤاری زمان ناسی نبینی مانگانە بێ یعنی یا ئەوە تەوەرزیە لە ساڵێکدا دوو ژمارەی دەدەسێ چونکە گۆڤارێکە گۆڤارێکی پسپۆریە اختصاسیە یعنی لەو وارەدا نووسین کەمە ئەوانەی کە نووسین خەڵکانێکن کە بە پەنجەی دەژمێردن بەڕاستی تۆ مەسەن تەمەشاکە ناو کۆمەڵگەی کوردەواری بەسەدان بە هەزاران شاعرت هەیە بەسەدان چیرۆ نووسێە ڕۆمان نووسێە بەڵام لە بواری زمانناسیدا تەنانەت ئەوانی کە هەڵگری بڕوانامەی باڵان لە دکتۆرا و ماستەر زۆر کەم خۆیان لە قەرەی توێژنەوەی زمانناسی دەدەن ڕەنگە ئەوان لەگەڵ ڕێزم بۆیان بۆ بڕوانامەکانیشان بۆ ئەوەی کە مامۆستای دڵسۆزن لە بەشەکان زانکۆکان بەڵام کەمتر ینی توێژنەوە لێکۆڵنەوە لە زمان هەیە پێت وایە ئەوان کەمتر خەمن یان لە توانایاندا نیە من ناڵێم لە توانیان دانێ بەڵام دووادا چون کنیان خۆیان تەرخانکەن بۆ خزمەتکردنی زمان ئەوان ڕاستەکەی ئەوەندی کە خەریکی مەسەن پەروەردەکردنی خوێنکار و قوتابیانن لە بەشەکانی خۆیان ئەوەندەی بەڕاستی ینی ڕەنگە بەفریا ئەوە نەکەون دانیشتن کاتیان بۆ کات تەرخانکەم بۆ لێکۆڵنەوە یا توێژنەوە لەسەر پرسی زمان بە تایبەتی لای ئەوان ئەوەندەی بەلایەنە گرینگە توێژنەوەکانی وەکو با بڵین بەرزنەوەی پلەی زانستیان بێ تەرخی علمی بەلایەنە گرنگە مەسن کە تۆ زمان وەک پرسێکی استراتژی نەتەوەیە کە ڕەندێکی سیاسی نەتەوەیە بەڵام کاک فەرەدی ئەوەیە کە جێگلەی منیانی تەرقیە علمیەکەش بەرزکردنەوەی پلە زانستیەکەش لە ڕێگەی کەشفکردنی دۆزینەوەی یان ئاشکراکردنی دیاردەیەکی نوێ لە نێو زماندا ئەو دەبێت توێژینەوەیەکی هەبێ ئایا توێژینەوەکان هێندا تۆکمەنین یان هێندا داهێنەرانە نین کە ئەو ڕۆی هەبێ بە خوڵای کاک ئەزدین لێم گەڕێ بە ئێمە ڕخن لەو بەڕێزان نەگرین نووسینەکانیان لێکۆڵنەوەکانی لەو گۆوارانە ئەو گۆوارە کادمەنی زانکۆکان کە دەری دەکەن ساڵانە یا لە 6 مان جارێکدا یعنی تا چەند خزمەت بە پرسی زمان دەکا ئەوە دەکرێت لیژنێگە بێ لە وەزارەتی خوێنی باڵا وەرسەنجێنێ یاخ ناوەندی زانستی کە پێویست کە خزمەت بکە زانکۆکانن داهێنانەکان دەبێت لەوێ دەربچن دەکرێت ئەو وەکو ئامادەیەک مامەڵە لەگەڵ قوتابی بکە وانە بڵێتەوە کاک ئەزدین کێشەی زۆر بێ زۆری مامۆستاکان ئەوانی کە لە زانکۆکانن ئەوەندەی پشت بە سەرچاو بیانەکان دەبەستن لە کۆپیکردنی سەرچاوەکان زانیاریەکان کەمتر لێکۆڵنەوەکانی لێکۆڵنەوەی مەیدانین ینی پراکتیکی نین نیان ینی قسە لەسەر زمانی کوردی بکەن کێشەکانی زمانی کورد بۆ نم لەسەر ئاسی فەرهەنگ تا ئێستا فەرهەنگێکی گشتیمانیە بۆ زار و بنزارە کوردیەکان نیان قسە بکەن لەسەر دەمەوێت لەو پرسی پەروەردە و فێرکردن کە کۆمەڵێکی شەمان هەیە لەو بوارەدا لەسەر پرسی
هەژمونی کاریگەری سوسیال میدیا لە زمانی کوردیدا کێشەی زار و بنزارە کوردیەکان ئەمانە کە ئەو ڕۆکە ڕوبڕووی ئاسیمیلێبووین و جنۆساید بنوتەوە کێشەی ئیتنیک لە ناو زمانی کوردیدا ئەو کەمینەی وەکو بابڕێن ئێسدی و شەبک و فێلی و هەورامی ئەوانە خۆیان خودە پرسی زۆر گەورن یعنی من بەڕاستی لە زۆر بێزۆری ئەو کۆنفرانسانێک کە دەکرێنە زانکۆیی کوردستاندا زۆر بەدەگمەن ئەو توێژنەوانە دەبینم بەداخ کاک فەریدون دەمەوێت لەو زاویە دەرنجن ئەو بابەتە زۆر گرنگە ئێستا باس کرد دەگەڕێینەوە سەری بەڵام شتێک هەیە دەمەوێت قسەی لەبارەوە بکەین ئەو بابەتەی کە زمان زۆر گرنگە زمان یەکێکە لە کۆڵەکەکانی نەتەوە ئایا فەریدون سامان بە هەموو ئەزمموی ئەدەبی و بە دوواداچون و توێژینەوەکانیەوە کە دەرچووی کارجێڕی و داراییە ئابووری دێی لە بواری زماندا کار دەکەی و سەرنووسەری گۆڤارێکی لەبارەی زمان و زارەوە لەنێو ئەو هەموو پرۆفیسۆر و ئەکادیمیانەی کە لە بواری زمان بڕوانامەیان هەیە ئەمە هاوچێشەیە کە من بۆم یەکلا نابێتەوە ینی کەمتر خەمی لەواندا دەبینم ئەگەر لێم دڵگران نەبن ئەگەر گوێبیست بن ینی بۆ کەسێک لەو بوارە بێ ڕاستە ڕەنگە ئەزمون و خەمخۆری تۆ وای کردبێ بێ و ئەو کارە بکەیت بۆ ئەوان ئەو بەو ئەزمون و بەو ئەکادیمیستیەوە ئەو خەمخۆریەیان نەبووە جاگەلی یەکە لێرەیە تۆ ناڕاستە خۆ وەڵامێک دایەوە کە من لە نێو دنیای ئەدەبدا کارم کردووە زیاتریش لە نێو شەعر و لێکۆڵنەوەی هەندە جار ئەدەبی خۆتان باش زانن هەموو دەقێکی ئەدەبی ئەفراندنی زمانە یعنی ناکرێت تۆ شاعر بیت ڕۆمانوزی بیت ڕۆنووز بیت بەڵام ئەفرێنەری زمان نەبیت وبدی ئەیلۆغەوی نەبی جا هەر لەو ڕوانگەوە ینی من هەستم کرد ڤالایەکێ بۆ شایکی گەورە لە زمانی کوردی لە ڕۆژنامە گۆڤارەکان هەیە هەڵبەت دیارە وەکو من هەر نووسەرێکە لە چەندین ڕۆژنامە گۆڤار کارم کردو لە ڕابردوو زوو هەستم بەو کێشانە کرد کێشەی ڕێنووس و خاڵبەندی و زار و بنزارە کوردیەکان هەر ئەوەش بەڕاستی هەوڵمدا کە بەجددی خۆمفێرە بابرێن زارە سەرچیان وەکو بابرێن کرمانجی باکوور بکەم یا خۆمفێرە عەربی بکەم باشی یا فێرە فارسی بکەم بۆی بتوانم لە ڕێی ئەو زمانانەوە ئیش لە زمانی کوردی بکەم جا ئەوە مەرج نییە ینی ئەوانەیە کە ئیش لە زمان دەکەن ئیلا دەبێ پرۆفیسۆر و دکتۆر و مامۆستای زانکۆ بن بۆ نمونە ئێمە کەسایەتی وەکو مەسعود محەممەدمانەیە کەسایەتی وەکو مامۆستا شکور مستەفامانەیە مامۆستا عەزیزگەردی بەر لەوەی بێتە خاوەن بڕوانامی دکتۆرا لە ڕێی نووسینەکانی لە ڕێی وەرگێڕانەکانی زۆر خزمەتی بە زمانی کوردی کرد بەڕاستی من بۆ خۆم لەو گەنجانە بووم لە سەرتای شتاکان کە خوێندکاری زانکۆ بووم لە ڕێی خوێندنەوەی هێمن و هەژار و زەبیحی و شکور مستەفا و مەلازمی ڕۆژبانی فێرە کوردێکی پەتی ڕەوان بوو فێرە ئەو کوردی پەتەیە کە ڕۆکە پێی دەوتە کوردی ناوەند کە پێگاتۆ لە زار و بنزاری سۆرانی و سلێمانی و گەرمانی و مکوریان و ئەردەڵان یعنی ئەوانە شەڵ بە زۆر بێزۆر نەڕێی داهێنانی ئەدەبی نەوێشە فێرە زمانی کوردی پەتی کرد یعنی تۆ مەرز نییە کاری زمان ناسی تەنها تۆ باسی گرامەر و ڕێزمان و بکەر و کار و بەرکار و ئەوانە بکەی دەخێکی ئەدەبی ڕەنگە ینی خۆم قەنەعەتم وایە چڕۆکی ڕۆمانی دەتوانێت خوێنەر فێرە زمان بکاتن بەڵام کوردێکی پەتی بێگرە و گۆڵ هەر ئەوە شەهانی دام بکەم من بەڕاستی ئیش لە زمانی کوردی بکەم ئەو قسانەی کە دەکرێن ئەو گفتوگوۆی کە دەکرێت یان ئەو خوێندنەوەی کە دەکرێت کەسی ژیر کەسی وێر بەبێ ئەوەی ڕێزمان بزانێ لە دروستبوونی گرەیەک لە خوێندنەوەدا یان لە قسەکردندا هەست دەکا لەنجەک هەیە لەوێ درک بەوە دەکا بەبێ ئەوەی ڕێزمان بزانێ دەزانێ خەلەلێکی ڕێزمانی هەیە ئێمە بوورە ئەم چێشێکی ڕێزمانیشمان هەیە کاتی خۆی ئێمە دیمانەیەکی ڕەوانشاد تۆفیق وهمیمە لە ژمارە 2 یا ژمارە 3 گۆڤارەکان بڵاو کردەوە کە دیسان ڕەوانشاد ئەمیری حەسەن پورت گفتوگوێ لەوە کرد بوو گفتوگوەیەکی تێر و تەسەل بوو خۆی باسی ئەوە دەکات کە لە سەردەمی سعد الحەسەری کە وەزیری معارفی عراقی بووە تۆفیق وهەبی پرۆژەیە پێش بە وەزارەتی معارفی عراقی دەکات تایبەتە بە ڕێزمانی کوردی بەڵام چونکە تۆفیق وهەبی کەسێکی ناسیۆنالیست بووە کەسێکی نەتۆپەرۆر بووە دژایەتی دەکرێت
لە بەرامبەر بەوە ئەوان داوا دەکەن مەلایەک دۆستن بە سلێمانی بەناوی مەلا ڕەشید کابان مەلایەک بووە خۆزای مەلایەکانش باگراوند و پەروەردەی عینیان نیە لە سبنەمای قەواعیدی عەربی ڕزمانیش کوردیا دنیا جا هەڵەکە لەو سەردەمەوە لە ساڵی سیەکان و دەست تا ئێستا ئەوە نزیکەی 90 ساڵ تێدەپەڕێ ئێمە ڕزمانێکمانەیە کە بۆ تەمیتۆدی خوێنی پەروەردە لە هەر لە قۆناغی بابڕین سەرەتایی تا دەکاتە دکتۆرا لە سبنەمای قەواعیدی عەربی دروست بووە جا ئەوە چێشێ بوو ئەو مەلایە ناوی چی بوو مەلا ڕەشید کابان مەلا ڕەشید ئەو یەک دوو ئێمە بەڕاستی کاتێک کە بە زمانی کوردی دەکەین ئەوە لە بینەسی ئێمە تەنها باسی کوردی ناون نەکەین ئێمە کوردی باکوورمانەیە کوردی خوارینمانەیە کوردی خوارین ئەو ڕۆکە ڕۆبەڕووی کێشێکی زۆر گەورە هاتوونەوە کە کوردی خوارین چێندە کە بریتێ لە زارەکان و بنزارەکانی فەیلی و لە کولۆڕ و کەڵهوڕ و ئەمانە گۆران بەڕێز دکتۆر ئیسماعیل خەمەندار کە کەسێکی ئەکادمی کووردە ئەندامی ئەنستۆتی فەڕەنسیە کتێبێکی بە ناوی تاریخ ئەلهەجات الکوردیە جنوبیە کەم لە کاتی خۆیدا لە گۆواری ڕامان هەروە لە زمان و زاریش ڕانانێکم بۆ کتێبە کرد بەو دوایانە لە ویسفاڵی خەڵاتی بلە خەڵات کرا کەسایەتی زۆر گەورەیە هەرخۆشی ئەو کتێبەی کردە عەربی و خۆزگە لیژنەیەک دەبوو ئێمە کە پێشنیازیشمان کرد لە ئەکادمیە کوردی کە ئەو کتێبە بکرێتە کوردی چونکە زۆر خزمەت بە پرسی زمانی کوردی دەکات بە پرسی نەتەوەیەک دەکات بە تایبەتی زۆرینیەک نەکەمینە لە کوردانی خوارین بابڵێن لای خۆمە لە باشووری کوردستان هەر لە خانەخین و مەندەلی و بەدرەوجستان و نازم دەگاتە کوێی عیمارەت تا دەگاتە کرمەشان و ئیلام و لوڕستان تا دەگات دەوروبەری شیراز و ئەسفان ئەوان هەموو لە کولۆڕ و کەڵهوڕ ئەوانن ئەو بەڕێزە دەراسێکی مەیدانی کردووە کاتی خۆی لە سەرەتای شەڕی عێراق هاتووەتە ڕۆژهەڵاتی کوردستان هاتووەتە ئێران ئێمە دەبێت کە دەڵێن زمانی کوردی واتێ نەگەین تەنە زمانی کوردی بادینی یا سۆرانیە ئەوە هەڵەیەکی زۆر گەورەی ئێمە دەبێت ئاور لە زمانی کوردی هەورامی بدەینەوە زمانی کوردی گەڕوسی بدەینەوە زمانی کوردی باجەلان و شەبک بدەینەوە کە ئەوانە بەڕاستی زۆر لە پەراوێزدان ئەوانە بنزارن یان زار و بنزارن زۆر باشە بەڵام ئێمە هەز دەکەی ئەگەر سەرنج بدەین ئەوەندە زارانەی کە هەن پێکەوە وا کۆک نابن لەسەر ئەوەی زمانێکی ستاندارد هەبێ ئەگەر ئەوانش کۆ بکەینەوە بین نەپاڵی دیسان ناکۆچەکە ڕۆسەر نابێ نەخێر ئێمە گەربێت و دامەزراوێکی ئەکادمی باشمان هەبێ باش تا ئەس ئێمە دامەزراوێکی ئەکادمی زمانی کوردیمان نییە ئەوەیە ئەکادمیە کوردی هەیە شەکی گشتگیرە لە بواری مێژوودا چکە سەرۆک و جێگرەکەی هەر پسپۆرەکەی مێژووە زۆر بێ زۆری ئەندامەکانیان لە بواری جیاوازدا ینی ئەندامی ئەکادمیان مەگەر تاکوتەرایان لە بواری زماندا پسپۆر بن ئێمە گەرباتێ وەکوونەتەوە سەرفرازەکان ئەکادمیاش زمانمان هەبووە کە بەداخەوە نیمانە ئەو کات دەمانتوانی ئەو ئەکادمی بکەین بە چەترێک بۆ هەموو زار و بنزارە کوردیەکان و ئەو خەڵکانە کۆکەینەوە بۆ نمونە ئەزمینی جوانم هەبوو کاتی خۆی لە ساڵی 70 بۆ 74 کۆڕی زانیاری کورد ئەندامەکانی لە کوردی ڕۆژهەڵات تێدا بوو کوردی سوێتی زارانی تێدا و قەناتی کوردی تێدا بوو ئێستا ئەکادمیە کوردی تەنها نوێنەری حزبەکانی تێدایە بەداخەوە نوێنەری بادنیان و سۆرانی تێدایە کۆتایی تێنە نوێنەرایەتی حزب دەکەن بەڵێ ئەوە حقیقەتەکەیە لەو گۆڤارەدا ناوی تۆفیق وهەبیم بەرچاو کەوتووە لە سەرنووسەری شکۆداری ئێمە فەرجادەمیش قسە لەسەرەوە بکەم چونکە تازەش باست کرد چۆن ڕێتان بەخۆدا کە بیکەنە سەرنووسەری فەخری ڕاستێکەوە پێشنیازی برای بەڕێزم دکتۆر تا ڕەسوول بوو بەڵێ کە زۆر معجیب بە کەساتی دکتۆر تۆفیق وهەبیە وتی پێم باشە ناوی ئەویش لەستر بوتم باش دەخسمەدە بەڵام بۆ خستانە خوارەوە مادام ئەوەندە مادام فەخری بوو لەسەرەوەی خۆتاندانا پێشنیازی من ئەوە بوو لە هەر ژمارەیەدا سەرنووسەری فەخریمان مەستم بۆ ژمارە 2 بیکەینە عەبدوڕەحمان زەبیحی بۆ ژمارە کەسێک بیکەینە شکر مستەفا بیکەینە عەزیزگەردی بەڵام دیارە ئەو پێداگری وەداگ هەناوی شکر مستەفا بەڵام ئەوە کاری دیزاینەرە بەڕاستی وهەبی ئەوە ئیشی دیزاینەرە زۆر جار مسپاسی کاک ئومێد محەممەد دەکەم کە دیزاینەری زۆر بەتوانەیە بەڵام من دیزاریش لە دەروی خواستی ئەمە شتێک دەکرێت ڕاستە لەو گۆڤارەدا زمانی دیش هەیە تەنیا کوردی نییە بڵێ بۆ بڕیارتاندا ینی ئامان چ بوو لەوەی کە عەرەبی یا ئامانچ لەوەدا ئەوە بوو کە ئێمە ئەو کوردانەی لە ڕۆژهەڵاتن یا لە ڕۆژئاوان یا لە دیاسپۆران لە ئەوروپان بۆ نمونە کوردانی ڕۆژهەڵات بەشی زۆریان بە فارسی دەنووسن لێکۆڵ چونکە سەرچاوی زانیاری و ڕۆژنبیرەکەیان فارسی بووە لێکۆڵینەوەکانیان بە زمانی فارسیە ڕەنگە دەسەڵاتش ئەوتیان بەسەر زمانی کوردیدا نشکە لەبەری خۆت زانین زمانی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەداخەوە تا ئێستاکە ئەگەر بە دەستور و کوتوچیە قەدەغەنیە کە وەکو تێکسێکی قانونی دەتوچیە زمانی کوردی تا ئێستا و لاسی قەدەغەیە بەڵام لە ڕۆژهەڵات بەڕسمی قەدەغەنیە بەڵام زۆر دژاتی کراوە ئەسمیە کراوە
يعني لە هەوڵی ئەوەدا بوون هەمیشە ئەو زارە کوردانی وەکو لە کولور و کەڵور و هەورامی ئەوانە بەداخەوە وەکو زمان بناسێنن لامان کات مەسن زمانی کوردی کە ئێستا هەیە کە زمانی فەرمیە لە هەرێمی کوردستان یا لە زمانی باوە لە ڕۆژهەڵات وەک دەزێکی فارسی بناسێنن جا ئەو بەڕێزانێک کە بە فارسی دەنووسن بەڕاستی ئێمە ئەو دەرفەتیان پێ بدەین بۆی خوێنەری کورد چ لە ڕۆژهەڵات چ لە بابڕین هەتا لە باشوور و لێکۆڵنەوەی ئەکادمی سوود لە زانیاریەکانی وەگرن بۆ عەرەبیەکانیش بەڕاستی زیاتر ئەو نووسرە بەڕێزانێک کە لە ڕۆژاوای کوردستان خۆ دەزانی زمانی کوردی لە ڕۆژاوای کوردستانش قەدەغە بووە مەگەر لەو 10 ساڵی دوایی ینی هەوڵێک درا هەندێک پەیمانگە و بەشی کوردی لە زانکۆی ڕۆژاوە کرایەوە جا ئەو نووسرە بەڕێزانی کە لێکۆڵنەوە لە زمانی کوردی بە زمانی عەرەبی بۆ ئێمە مانان شتێکە زۆر بەسوود بووە بەڕاستی جگە لەوەش تۆ مەسەن دەبینی هەر لە باشووری کوردستان هەموو کەسێک کوردی ناوەند یا بنزاری سۆرایی نازانێ با بڵێن برایانی دەبەری بادینان هەندێک لە کوردانی فێری لە ڕێی زمانی عەرەبی و سوود دەوزانەرێن وەردەگرن هەروە هەمان چێشت لە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەموو خوێنەرانی ڕۆژهەڵات بەڕاستی کوردی ناوەڕاست نازانن لە ڕێی زمانی فارسی مەسەن کابرایکی خەڵکی لۆڕستان لەکە یا لوڕە یا خەڵکی با بڵێن ئیلام کەمەشان فەیلین ئەوەندی زیاتر سوود لە زمانی فارسی و سوود لە زاری مکریاوە ناگرێن ئەخر بەڵام ئێوە خۆ هەر ئەو بابەتانەی کە بە ڕێنووسە ئارامیەکەی سۆرانی با بڵێن نووسراوە کوردیەکەیە ئەوە ناگۆڕن بۆ سەر عەرەبی و فارسیەکە وتاری دینە یان توێژینەوەی دیکەنە بە زمانە جیاوازن بەڵام ئێمە جاجات بابەتی گرنگە بووە بۆ نمونە یعنی لێکۆڵنەوەمان هەبوو لەسەر با بڵێن زمانی کوردی لە کەلاردەشت مازندەران هی خانمێکە بەناوی مژگان کاوسیە لەبەر بەیاخی ئەو بابەتە ئەو لێکۆڵنەوە کردمانەتە سۆرانی کردمانەوە کوردی بوورە ینی هەروە مەسەلەن بابەتیەکی گرنگ هەبووە بەڕای ئێمە کە باز لە جینۆسایدی زمانی کوردی دەکا بە زمانی عەرەبی ئەوەی بەڕێز دکتۆر ئیبراهیم مەلازادە بوو هەر خۆمان داوامان لێ کرد بیکاتە عەرەبی بە کوردی بووی بیکاتە عەرەبی بۆی خوێنەری عەرەبیسمان ئاخێوەر سوودی دەوەرگێ ینی ئەو بیرۆکەشمانەیە بابەتە گرنگەکان بۆ زمانەکانی دیکە وەرجێڕین گرنگیتان بە ڕێنووسە لاتینیەکەش داوە بەڵێ ئەوە بۆ ئەو نووسرانەیە کە بەداخەوە تیپی ئارامی نازانن بە تایبەتی کوردانی با بڵێن باکوور کوردانی با بڵێن قەفقاسیا ئەرمەنستان رووسیا هەڵبەت ئێمە لەمی خۆشت لە ئازەربایجانیش بابەتمان بۆتە لە زمانی کوردی جوانە نووسەرمانەوە بابەتی زۆر چاچی نووسی وە لە زمانی کوردی بەکەم ڕێنووس ڕێنووسی بە کرمانجی باکوور ڕێنووسی لاتینی بڵێ بگەڕێنەوە سەر ئامانجەکانی گۆڤار گرنگی زمانتان لەکوێدادی کە بڕیارتاندابی گۆڤارەکە دەکەن سەرەتا پرسیارەکەمان کرد بەس تەواوی وەڵامەکە نەگەیشت من سپاس بوو ئەو پرسیارە هەستەوەرە پێشتریش لە چەند دیمانە و توێژێکدا ئاماژەم پێکردووە کە بەڕای ئێمە پرسی زمان ڕەهندێکی سیاسی نەتەوەی هەیە ڕوونیکەوە پێم خۆشە ئەو ڕەندە سیاسی نەتەوەی چیە تۆ ئەگەر نەتەوەیە کە زمانی نەبوو ناسنامەی نەتەوەی نییە بۆ نمونە هەموو کێشەکانی کورد بە درێژایی مێژوو بابگەڕن بۆ سەرەتای دروستبوونی دەوڵەتی تازی عێراقی کە لە ویلایەتی مووسڵ ئەو ڕاپرسیەکراوە ئەو ناسانەی کە کوردی زمان بوون کوردی ئاخێوەر بوون بە ناوچەی کوردی ڕەقڵام درراوە بەڵام ئەوانەی ناوچە کوردی بوون بەڵام چونکە زمانەکان لە دەستدا بوو یا زمانەکەیان تعریب کرابوو یا تورکێنرا بوو وەک ناوچە کوردی ڕەقڵامە دراون جا هەمیشە با بڵێن بەداخەونەتەوەی سەردەست کە لە ماوەی 100 ساڵ لە ڕابردوو هەمیشە لە هەوڵی ئەوەدا بووە ئاسمیلەی زمانی کوردی بکە جینۆسایدی کلتوریمان بکە زمانی کوردی قەدەغەکە ینی بی عەرەبی بی تورکی بی فارسی نێ بۆ ئەوەی بگاتە ئەو ئامانجە گۆڕانکاری دیموگرافی لە جوگرافیای سروشتی کوردستان بکە تۆ بە نمونە کاتێک کە دەڵێن وەڵای ئێسدیەکان کورد نین عەرەبن یا نەتەوەی جیاوازین وەک ئێسدی ئامانجیان تەنها گۆڕانکاری دیموگرافی و دابڕانیشی بەشێکی گەورەی خاچ کوردستانە لە باش خۆیەگەر بوون بە هەر نەتەوەیەک یعنی لەسەر نەتەوەیەک ساغبوونەوە بە خاکەوە دەبتە مڵکی بڵێ هەمان نمونەش مەسن لە هەوڵی ئەوەدان بەداخەوە زۆر بەداخەوە ئەو ناوچانی کە شەبەک نشینن یا شەبەکستانن لە هەوڵی لە ماوەی 100 ساڵ ڕابردوو ڕژەمی فاشیستی بەعس ڕژەمی با بڵێن ڕژەمی عێراق کۆنەکان لە هەوڵی ئەوەدا ئەو ناوچانە تعریب بکەن بۆی بەشێک لە دەشتێنەوە کە خاچی پیرۆزی کوردستانە لە ئێمەی دابڕێنن شەبەکەکان کوردن و بنزاری گۆرانن ینی بنزاری شەبەک هیچ جیاوازێکە بنزاری کاکەی و هەورامی و باجەڵان و ڕژبیان ئەوانە نییە بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە ئاسمیلە بوونە
هەمانش لە دوای ڕوخانی ڕژێم لە هەوڵی ئەوەداون کاکەیەکانش ئێمە جیاکەنەوە بڕێن ئەوانش نەتەوێچکەن و هەروە لە هەوڵی ئەوەشدا فعلیەکانش ئێمە جیاکەنەوە دیارە ئامانجیان بچووکردنەوەی جوگرافیای سروشتی هەرێمی کوردستانە بێگومان لە چەند شار و گوندێک دەمێنینەوە بماخەنچێن و یانی تۆ پێت وایە زمان لە خاک گرنگترە لە بۆنەتەوە زۆر گرنگە ناڵێم گرنگترە بەڵام خاک و زمان لە تای یەک تەرازودان هەنی هاوتان ینی ناڵم پیرۆسترە هەروشان پیرۆستن پیرۆزینا بەڵام گرنگە بۆی ئێمە زۆر گرنگە ئێستا ئەمە دەتوانین لە ڕێزمانەوە سیاست بکەین لە ڕێزمانەوە داکۆچی لە دۆزی ڕەوای خۆم بکەین چۆن دەی سەلمێنی ئەفرین شارێکی کوردیە لە کاتێکدا ئەفرین ئێستا تعریب کراوە یا ئەفرین ئێستا کا تورکێنراوە ئەگە خەڵکە بۆ زمانە قسەنەکە ئەو بڵێن لەسەر بەسەر پرشتی نەتەوێگرتوەکە ڕاپرسێکرا خێر دەبێت ئەو خەڵکی کە لەوێ زمانەکەی کوردی بێ وانە یا ئەو ناوسانی کە لە مادەی 130 لە سبنەمای زمان نەک لە سبنەمای مێژوو لە سبنەمای جوگرافیا ڕاپرسی لەسەر دەکرێت ئەگەر بەراوردێک لە نێوان دوو دیاردە بە نمونە بکەین ئەگەر نەتەوەیەک یان کۆمەڵێک مرۆڤ بە زمانێک قسە دەکەین باڵین کۆمەڵێک مرۆڤ بە کوردی قسە دەکەن لە شارێکدا زمانەکەیان لێ قەدەغە بکرێن و ناچار بکرێن بە زمانێکی قەدەغە بکرێن لە هەمان خاکدا بمێننەوە دوای 100 ساڵ ڕەنگە ئەوان زمانی خۆلەبیرکەن ببنە ئەو نەتەوەی کە بە زمان نوێیەکە فەیلەکەن ولا هەمان کات ناوەڕاستی عراق و باشوور عراق زۆر بێزۆری ناوچەی کوردی کوردەواری فەیلی نشین بووە بەڵام چووکە تعریب کراون ئێستا ئێمە ناتوانین بنین وەڵی کەواتە لەو کاتەدا نەتەوەیەک کۆتایی هاتووە بەڵام ئەگەر ئەو کۆمەڵە مرۆڤە با بڵێن کە بە کوردی قسە دەکەن لە شارێکدا قسە دەکەن لەو شارە شار بەدەر بکرێن بەڵام زمانەکەیان لێ قەدەغە نەکرێ نەتەوەیەک بە زمانی خۆی ماوە بەڵام شوێنی دیار نییە یعنی کەواتەوەکە دەمێنێ بەڵێ ئێستا بۆ نمونە کوردەکانی قەرغیزستان نزیکەی 100,000ێکن ئەوانە توانیتیان ناس نەبوو زمانی خۆیان بپارێزن یا کوردەکانی با بڵێن خورەسان کە لە باکووری ڕۆژهەڵاتی ئێرانە کە بە هەزاران کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی کوردستان دوورە بەڵام لە ناوچە کوردنشینەکانی ئەوەیە زمانەکە پارێزراوە ڕاستە چۆتە ژێر تەسیری زمانی فارسی و زمانی تورکی و نەزەمسی بەڵام زمانەکەی ئەمە وەکو ناسنامەی نەتەوەی بوونیان هەیە بەڵام ئایا لەوێ ئێمەی کورکە خاوەن کیان نین دەوڵەت نین دەتوانین چیان بۆ بکەین ڕاست دەتوانین بڵێ ئەوە ناوچەی کوردی کوردی نییە کەواتە ئێمە لە سەخاچ خۆمان پێویستە زمانەکە خۆمان پارێزین ڕاستە پرۆژەی ئێوە بۆ خزمەتکردنی زمان لێرە لەگەڵ ئەو گۆڤارە کۆتایی دێ یان کارکردنە لەو گۆڤارە بە بەردەوامی کۆتاییاتمانای وەستاننا یان پلانەکەتان درێژخایەن و فراوانترە بە شێوەی ئاسۆی و ستونی دەتانەوێ فراوانتری بکەن بۆ خزمەتکردنی زمان کاک ئەزەدین ئێمە لە پاڵ دەرکردنی وەرزی ئەو گۆڤاری زمان و زار ساڵانە سەرپەرشتی کۆنفرانسی زانستی زمانی کوردی دەکەین هەر ساڵی لە بواری ئێوە وەکو ڕێکخراوی وەک گۆڤاری زمان و زار گۆڤاری زمان ساڵانە سەرپەرشتی ساڵانە بەتایبەتی لە ڕۆژی جیهانی زمانی دایکدا ئەوە ئێمە جاری دومە ئەو ساڵش بەتەماین لەو ڕۆژە لەو بۆنێک کە دەکاتە 20 شوباتی هەموو ساڵێک کە ڕۆژی زیانی زمان دایکە کۆنفرانسێک بەڕێوە بین بەڕام بەڕاستی کێشەی سەرەکی ئێمە نەبوونی سپۆنسەرە نەبوونی بۆ نمونە ئێستا پرۆژەکەمان یەکیان ئەوەیە کۆنفرانسی زانستی زار و بنزارە کوردیەکانە یعنی قسەکردنەیە ئیشکردن لەسەر هەموو ئەو زار و بنزارە کوردیانە کۆیان کەینەوە بەشێک لەو زار و بنزاران لە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو ئاماژیم پێک لە کولۆر و کەڵهوڕ و ئەمانە کە کۆمەڵێک بنزاری وەکو گەڕوسی و زافی ئەوانەشانەیە و هەروە کرمانجی و زازاچی لە باکووری کوردستانە بانگێشکردنی ئەوانە بەشداربوونی ئەو بەڕێزانە ئەو توێژەرانە لەو بارەدا هەڵبەت ئەرک و خەرجی دەوێت تۆ دەبێت کە دێتە هەولێری یا سلێمانی یا دووەک یا زاخۆ دەبێت بۆ چەند شەوێک ئوتێلیان بۆ دابینکەی خەرجی هاتوویان بۆ دابینکەی پاداشی لێکۆڵینەوەکانم دەیتێ اینجا ئێمە هەر لە پاڵ مەسلەی لێکۆڵینەوەی زمان ناسی هەر ئەوە نیە بە وشتی تەنها بازە زمان بکەین چەند جوانە مەسەن تۆ وەک دیاردێکی هوەری میلی مەسن هەڵپەرچێکی کوردواری لەگەڵ بێ پیشانگایکی کتێب تایبەت بە زمان و زارە کوردیەکان ئەوکات توێژینەوەک لەسەر زۆری هەڵپەرچەیەەکە بکرێ و لە ئێستا تۆ مەسن بڕی من ئەوانەی ئەو ویسڤال و کۆنفرانسەی دەوڵاتان دەکرێت با بڵێن سە زمان لە پاڵ ئەوش مەسەن پیشانگای تایبەت بە کتێب دەکرێت تایبەتە بە زمان ئەو کتێبانە مەسن تۆ لە هەولێر بنکەی مکریانت هەیە وەزارەتی ڕۆشنبیری دێ لە سلێمانی سەردەمت هەیە زەمان عیرفان دێ لە دۆکسپی ڕێز دێ
بەلایکم لە ماوەی ئەو 20 ساڵە بەسەدان کتێبیان چاپ کردووە بەلایکم 350 عنوانی کتێبمەیە لەبەردەستە هەموو دەست زمانە دەکرێت مەسنۆ پیشانگەی ئەو کتێبانە نمایش بکرێن بفرۆشتێن یا بکرێن دیاری بۆ کوردانی بەشەکانی تری کوردستان اینجا لە پاڵەوەش مەسەن تۆ وەکو دیارێکی هونەری جوان وەکو ناسنامەی کولتوریت سەماگی هەڵپەڕکێکی کوردی تعبیر لە کوردبوونی نەتەوەیەک دەکا نەتۆبوونی نەتەوەیەک دەکا ینی ئەوانە ئەرکە مەسن حکوومەت بەداخەوە ئێمە داواکاریشمان هەبووە بەڵام بەهانامان نایەن ینی چەند خۆشتە مەسن سەرۆکاتی هەرێمی یا سەرۆکاتی حکوومەت یا دەستگاکانی دیکە کە داوامان لێکردن بەداخەوە ئەوڕێن نەداوێتەوە هاوکارمان من بەداخەوە بەڕاستی ئەوەرکانە ئاسی ڕێکخراوێک یا ڕێکخراوێکی مەدەنی یا NGO ناحکومی قورسە ڕەنگە ینی بە کەمێک تەواضع ئەوە شتێک بکرێ کۆنفرانسێک بۆ ڕۆژێک یا چەند سعاتێک یا چەند بابەتێک بەڵام گەورەتر ئەرکێکی زۆر و خەزێکی باشی دەوێت بەڵام 2000 دیسان خزمەتە بەپرسینەتەوە خزمەتە بەو قەوارەی کە ناوی هەرێمی کوردستانە پێت وە لە هەژ ژمارەی ڕابردوودا کەەوە 2 ساڵە ئەو گۆڤارە دەرەچێت هەژمارە دەرچوە ژمارە نوێی لەژێر چاپە ینی بەرە و ساڵی سێم دەچنێ بڵێ شوێنێکتان گرتووە پێت وایە یان شتێکتان بە شتێک کردووە بۆ خزمەتکردنی زمان ئەو پرسیارە ئەگەر ڕاپرسیەکەی لە خوێنەر بکەی لە خەڵە بکەی من کە دەبیستم کاردانەوەکەی دەبی تۆ لەس ئاسی باڵێن لایەنە گشتێکە خوێنەرانیش زۆر دەستخۆشیمان لێ دەکەن لەسەر ئاسی ئەکادمیەکەش دیسان ئەوانەی کە لەباری زماندا کار دەکەن بەڕاستی بە گەرمی دەستمان دەوشن دەستخۆشیمان لێ دەکەن و ینی کەم تا زۆر هاوکاریشمانن لە بابەتەکانیان بەڵام وەکو پێم وتی ئێمە ئەوەکو گۆڤاری زمان وزار چونکە دامەزراوەی کەریم عەلەکە سەرپەرشتی دەکە سپۆنسەری دەکە بەداخەوە ئێمە کە خۆم لە هەولێر دادەنیشتم مەسن ئۆفیسمان نییە من ئەوە معاناتی ئەومێ مەسم پێویستم بە تایپێستێ پێویستم بە دیزاینەرێ پێویستم بە ئۆفیسەیە وەکو ئەرشیف دوکمنتاری هەڵبەت ئەوەش سایت وێبسایتی شتابەت بە گۆڤارەکە بۆ ئەوەی کوردانی دەرەوەی هەرێمی کوردستان کوردانی ئەوروپا ڕۆژاوا لە ڕێی ئەو وێبسایتە لە هەر ژمارەی بابەتەکان بینن سوودی لێوەگرن و ئێمە لە ڕێی ئەو کەناڵانەوە پەیوەندی بەردەوامان هەبێ بۆ نمونە ئێستا ئەو دیمانەی بەڕێستان ئێمە ئەگەر لەو کەناڵە دەمانتوانی بڵاوی کەینەوە بە 100,000 کەس ببینێ بۆجێ ڕقسەکانمان بگرێ بەداخەوە ئێمە تا ئێستا ئۆفیسمان نییە و بۆ پەڕی خاکەڕایی تەوازۆی ئیش دەکەین خۆبەخشانە هەموو خۆبەخشانە کار دەکەین هەموو بە خۆم و بە دیزاینەر و بە تایپێست و بە هەموو خۆبەخشانیان خۆبەخشانەیە بەڵام من باس لە کاریگەریەکەی دەکەم پێتوانە ئەمە باسی چیمان کردمان زمان ناسنامەی نەتەوێ و هۆکارە بۆمانەوە کەواتە ئەوانەی کە توێژینەوەی زانستین باس لە مێژوو دەکەن شتێکە بەڵام ئەوەی کە باس لە کاریگەریەکانی دەوروبەر دەکات بۆ زمان یان دیاردە سیاسیەکان دیاردەکانی دیکە کاریگەری زمانەکاندی لەسەر زمانی تۆ دەبێ بگوازرێنەوە بۆ کردەیی تا چەند کاریگەری لەسەر مامەڵەکردنی خەڵک و شێواخەوتنی خەڵکە بووە لە دەستگا ڕاگەیاندنەکان لە قسەکردنی ڕۆژانەی خەڵک لە ناو بازاردا یعنی لە زاویەیەک هەوڵتان داوە کاریگەری گۆڤارەکە بگوازنەوە بۆ سەرکردەی ئاخاوتن و مەسلەی ئاخێوەر ئێمە زین سونە کاگەزین جەنابەت باش زانی بۆ ناو خەڵک ڕەنگە نەکرد ئەو گۆڤارە تەنان کەناڵە میدیایەکانیش بەشە کوردیەکانیش ئەو کاریگەریان نەبێ بەڵام ئێمە لەسەر چەند ئاسێکدا مەسەن کارمان کردو لەسەر ئاسی پەروەردە فێرکردن چ بە دۆسیە چ بە کۆنفرانس کارمان کردووە کە ئیش لەسەر کێشە زیندوەکانی زمانی کوردی بکەین لەسەر ئاسی پەروەردە فێرکردن کێشە زیندوەکان بنم مەسەلەن لە هەرێمی کوردستان ئەوە هەولێر و سلێمانی دۆخ و چەند ناوچێکی ئیداری ڕاپەڕین و سۆران و هەڵەبجەوانەیە بەداخەوە چەندین میتۆدی پەروەردەی جیاواز هەیە یعنی لە بادنیان شتێکە لە سۆران شەشکە اینجا پەروەردەیەش تایبەت بە ئەوقافەیە کە وەشان زۆر جیاواز لەگەڵ میتۆدی پەروەردەی کە ئامانجی بابڵێن ئامانجی نەتەوەی هەیە اینجا لە ناو چێشە لەسەرەکان یعنی منهجی خوێنی عەرەبی هەیە ئەوانە هەمووی خۆی لە خۆیدا ئەو چێشانە ڕۆبەڕووی زمانی کوردی بۆتەوە ئێمە هەوڵماندا چ بە نووسین لێکۆڕینەوە چ بە دۆسیە چ بە سازانی کۆنفرانس ئێمە کاتی خۆی لە شاری خانەخین لە 2010 باسمان لە ڕۆژی زمانی کو ناو چێش لەسەرەکان کرد هەروە لەس ئاسی سوسیال میدیا لەس ئاسی سوسیال میدیا دۆسیەمان کردوێتەوە و قسەمان لەسەر کردووە
کەم تا زۆر ینی هەوڵمانداوە مەسەرەن لەو کەناڵانە ئەوە بگەین ئەو پەیامە بگەین کە سوسیال میدیا ڕۆڵێکی کاریگەری هەیە لە دروستکردنی زمانی ستاندارد زمانی ستانداردی کوردی لە پێچەوانەش دەتوانێت ڕۆڵێکی زۆر نەگەتیڤ سلبی بژێڕێت. هەبوونی ئەو هەموو بنزارانە لەو کەناڵانە خزمەت بە زمانی کوردی ناکە، هەبوونی ئەو هەموو ڕێنووسە جیاوازە ڕێنووسی لاتینی عەرەبی بەڕاستی خزمەت ناکات. باشە هەبوونی ئەو هەموو زار و بنزارانە خزمەت بە زمانی ستاندارد ناکە. بەڵێ ئەدی بۆ هەبن تۆ کار بۆ ئەوە دەکەن ئەو بنزارانە دەبێت زیندوو بن. هەبوونەکە ئێمە دەکرێت کاک ئەزەدین دەبێت یەک لای کەینەوە چونکە بڵێ پێویست سیارەکە زۆر جوانە زین ڕەتکردنەوەی بنزار نییە مەڕەتکردنەوە نییە ڕۆڵ پێدانە لە دروستکردنی زمان. بڵێ ئێمە کە دەڵێن زمانی فەرمی لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان لە عێراقدا ئەو زمانێک ئەو ڕۆکە ئێمە لە فەرمانگە حکوومەتەکە کاری پێ دەکەین قسەی پێ دەکەین وانە بۆ بێتە 2 بزار بۆ بێتە 3 زار کە هەوڵی ئەوە شەیە بۆ ئێمە زمانی ستانداردی هاوبەشمان پێوەرمان نەبێ لە هەموو دەڤەرە جیاوازەکانی کوردستاندا کە زمانی فەرمی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت دا و دەستگاکان ئەو کوردیە ڕەوانەیەکە ئەو ڕۆ ئەمن و تو کابراایشی خەڵکی دەڤەری بادینان و هەورەمان و نازم چێ قسەی پێ دەکا نەبوو لە ناونەتوێ بەفرەزاری بنووسەوە بخوێنێ کاکە گیان شتیوە بەڵام ئێمە دەکرێت بایەق بەزار و بزار کوردیەکان دێ لە ئاسی کودۆلۆژی زانکۆکانی کوردستان بەشێک هەبێ ساڵانە خوێنکارانی ئەو بەشانە لە خوێنی باڵا لە ماستەر دکتۆرا بخوێنن ئەو خوێنکارانی کە لە بەشەکانی کوردستان ساڵانە ڕژێک هەبن بێن بخوێنن هەل لە ڕووسان و کرمەشان و کوردستانەوە لە کوردانی قەفقاسەوە کوردەکانی باکوڕۆژاو ساڵانە ڕژێک ئەو خوێنکارانە بخوێنن بەڕانامەی زانستی وەرگن بۆ سبودجە کە گەڕانەوەچکانی خۆیان بتوان منداڵەکانی کورد فێر زمانی کوردی بکەن. ئەوەتان کردوتە ژینەوەیەک لە بواری ئەدەبی زارەچی لە بواری هونەر رادیۆ هەموو شەچە نەبێ بەڵام ئێمە دێ بۆ زمانی فەرمی ئەبێ زمانی ستانداردی هاوبەشمان. زۆر باشە ئەمەتان کردوتە پرۆژەیەک بیدەنە ناوەندە زانستیەکان لە ستافی گۆڤارەکە من بینیومە کەسانی ئەکادمی و لەگەڵدایە لە ناوەندە زانستیەکان دەتوانێت جیاوازن هەر لە کرمەشانەوە لە ئیلامەوە لە بادینانەوە لە بۆ وەک توێژینەوە بە دەرەنجامەوە نایدەنە ناوەندە زانستیەکان کە کار بۆ ئەمە بکرێ. ناوەندە زانستیەکان کوێ بە قوربان ئەکادمیە کوردیە من هەفتەی زار سەدان دەکەم زانکۆکان یەکا کە ژان زانکۆکان ئەسڵەن ئەزیزم گوێ ناگرن زانکۆکان خۆیان بەداخەوە خۆیان بە باڵاتر گەورەتر دەبین لە خەڵکتر ئەویان زۆر خراپە. من نازم کاتی خۆی کە بەشی کوردی لە ساڵی 60ەکان لە بەغدا بووە ئایا سۆرۆکی بەشی یا بەشکوی خۆیان لە مەسعود محەممەد و علادین سەجادی و مەلازمی ڕۆژبیانی و شکر مستەفا گەورەتر زانیوە یا ئەوانە هاوکاریان بوون هاوکارمان نین کاکە گیان ڕاستە ینی ڕێزمان دەگرن بەڵام بە هیچ زۆرێک لەبەرەوەی دەڵێ ئێمە توانێ مادیمان نییە ئیتر بەداخەوە نازەمە هۆکار زۆرە لە ڕەنگە ئێستا نەکری هەموو شتێ ئەو گولیان هەموو باز بکرێت. باشە تۆ توێژینەوەیەکت هەیە بە دەرەنجامەوە بە شێوەیەکی زۆر منطقی کارت لەسەر کردووە دەیدێ زانکۆیەک کار بۆ ئەم ئامانجە بکرێت بۆی خزمەت بە زمان بکە تێچووی چی هەیە تا گرفت نەبوونی کاک ئەزەدین تێچووی مادی نییە بەڵام ئەوان گوێ ناگرن ئەوان تۆ ناخوێننەوە بۆ نمونە من بەخۆم ئێستا کاربەندی وەزارەتی ڕۆشنبیریم لەوێم هەر لە خودی وەزیرەوە تا دەگاتە ئەوانی تر دەزانم من ئەو گۆوارە دەردەکەم ێ بڕوا بکە چەندان کۆنفرانس کراوە بە ناوی زمان و ڕکلام زمان و پروپاگەندا ئەسڵەن بانگێشم ناکەن ئاگادارم ناکەنەوە یعنی ئەوە پرسیارە لە بەرچی وایە بەداخەوە یعنی ئێستا من بە خۆشحاڵیەوە لە زاخۆ لە گەرمیان کۆنفرانسێک لە زمان دەکرێت بانگەش دەکرێم بەڵام لە ناو شارێکی خۆم لە ناو وەزارەتم من ئاگادار ناکەنەوە هۆکارەکە نەوان پرسە تۆ گومان بۆچی دەبی دنیا گومان هەیە دنیا گلەیە بەڵامی تر تااقەتی نسترن بۆ شتانی بێشم من خەریکی کارکردنی خۆم بەڕاستی پێت وایە بەرەو ئامانجێکی باش دەڕۆن بۆ گۆڤارە. ئێمە ئامانجەکەمان پیرۆزە خەونێکی پیرۆزمانی هەیە بەردەوامیشین پرۆژەی گەورەشمان هەیە و هەر پرۆژە گەورەکە پرۆژە گەورەکەمان سازانی کۆنفرانسە سازانی کۆنفرانس کۆکردنەوەی لێکۆڵەران و توێژەرانی بەشەکانی کوردستانە لە هەموو بەشەکانی کوردستان هەرچوویەک ئەوانی کە دڵسۆز و عاشقی زمانی کوردین فیداکاری زمانی کوردین چونکە بەڕاستی ئەو پرۆژێ خۆی لە خۆیدا بەرپرزانەوەی شەڕی تایبەتی داگیرکەرانی کوردستانە. زۆر باشە پرۆژەتان کۆنفرانسەوە پرۆژە گەورەیە کۆنفرانسەکە کۆکردنەوەی کەسانی شارەزا و پسپۆرە و ئەکادیمیەکانە لە بواری زمان لە تەواوی پارچەکانی کوردستان و ئەکادیمیانی کورد لە دەرەوەی کوردستان. جگەلەوە کۆنفرانسەکە کرا کەسەکان کۆکرانەوە
لە نێو کۆنفرانسێکدا هەمویان بوونە گروپێک ئامادەبوون لەوێ ئامانچیە ئیش چیە دیسان ناڵێم ینی ئاماز لەوەی ئێمە چۆن هەوڵ دەین لە داهاتوی دوور و نزیکدا زمانێکی پێوەەر زمانێک ستاندارد بۆ هەموو کورد ینی ئەوە خەونمانە چکە ناکرێنێتەوە هیچ نەتوێت لەسەر ڕووی زەمن بێ زمانی ستاندارد بێ ئەمە پرۆژە گەورە دوو بەڕاستی ویستمەوەش بڵم کاکەزنی بنووسێتەوە وەکو ئاماژۆن پێکرد ئەو گۆوارە بە 4 زمان دەرەچی ئمە لە بەرنامەشماندایە لە ژمارەکانی کە دە ژمارەمان تەواو کرد مەراسیمش تایبەتی بۆ بکەین ئەو بابەتانی کە بە زمانی فارسی ژماری تایبەتیان بۆ دەکەین ئەو بابەتانی کە تایبەتن بە زمانی عەربی ژماری تایبەتیان بۆ دەکەین چکە خۆ دەزانن و پێم وتی ڕێژ زۆر خوێنەران و ئاخوێنانی عەربی زمانن وەرو ئەوەی کە بە ئینگلیزی هەرو ئەوەی کە بە لاتینیە ئەوە بۆ ئێمە دیسان هەڵبەت یان ڕاستە ینی ئیمکانەتی مادی دەوێت بەڵام ئەو هۆڕەشمانەیە بیکنەوەشمانەیە دەستان خۆش بێ کارێکی زۆر باش دەوێت بەڵام دەگەڕێمەوە سەر ئەوش لە پاڵەوەش کاری دۆمان لەو گۆوارە جارجارە بە پێی پێویست ڕێوڕسمی تایبەت بۆ ئەو کەسانن کە خزمەتیان بە زمانی کوردی کردووە بۆ نمونە ئێمە بۆ ڕەوانشاد عەزیمەلا ڕەشمان کرد بۆ دکتۆر عەزیگەردیمان کرد بۆ مەراسیمەکە چۆنە مەراسیمەکە ڕاستیەکەی پرۆژەکە ئەوەیە کە ئێمە ڕۆژێک تایبەتی بۆ تەرخان دەکەین لە شوێنش تایبەت فیلمێش دوکومنتاری بەرهەم دێنین لەسەر ژیان و ئەزمموی نووسینە و کەسە قسە لەسەر ئەزمموی و کەسە دەکرێت بە جوانی بەرهەمەکانی هەموو نیشان دەدرێت کتێب و ئەوەکانی دواتریش ئەگەر کەسێکە ئامادە بێ ئێمە ئامادە بێت و هەیە ئامادە نیە پێکەرێکی بۆ بکەین هەڵبەت هەروە کتێبێکی بۆ چاپ بکەین هەڵبەت ئەوە هەموو بە سپۆنسەری برای بەڕە دکتۆر تا ڕەسوڵە بەڵام بیرۆکەی گۆڤاری زمان و زارە ئەوە بەردەوامیش نەسە ئەو پرۆژەیە ینی وەڕای باسم کرد کە کۆنفرانسی نارمانەیە ئەو مەراسیمانەشمانەیە دەستان خۆش بێ زۆر دڵخۆش بووم کافرن ئەگەر قسەیەکت ما بێ لە کۆتاییدا گەرنا من پرسیارەکانم کۆتایی هات لە بارەی گۆڤارێکەوە سوپاسی بەڕێز دەکەم کە پرسیاری چاکت کرد من باش ڕژاند پێم بەڵام ئێمە ینی بەڕاستی ئەرچی هەموو نەتەوە پەروەرێکە کورد پەروەرێکە کە ڕێز لە زمانی خۆی بگرێ ئەرچی سەرشانی هەموو داکێکی کووردە کە بایەخ بە زمانی کوردی بدە بایەخ بە زمانی منداڵەکەیدا چکە منداڵ زۆر گرنگە منداڵ پندێکی فەڕەنسی هەیە دەڵێ بریمەتی بە مەبەست گەڕانەوەیە بۆ منداڵی یعنی منداڵ بلیمەتە تۆ گە منداڵەکەت فێر زمانی دایک نەکەی نەوەیەکی بە ئینتیما دروست دەکەی نەوەیەک دروست دەکەی جیلێک کە ئینتیمای بۆ خاک و نیشتمان نییە ئەو زۆر گرنگە بۆیە بەڕێی من پێویستە لە قوتابخانە ناحکومی و ئەهلیەکان زۆر بایەخ بە زمانی کوردی بدرێت زمانی کوردی بێتە زمانێکی سەرەکی ڕاستە زمانی ئینگلیزی هەیە بەڵام بۆ مەرجەی دەبێت زمانی کوردی زمانی سەرەکی بێ و مامۆستاکان مامۆستای پسپۆر بن مامۆستای فشەنە بن ئەوانەی کە بۆ پارە و بۆ معاشی باش دەستنەوێ کات بەڕێکردن دەست خۆش بێ من ڕێ بە خۆم دەدەم لە جیاتی دەستگای کوردستان 24 پێت بڵێم ئێمە لە ڕێگەی ئەو بەرنامەیەوە چی پێویست بێ بۆ خزمەتکردنی زمان هاوکارتان دەبین لە ڕێ بەرنامەکەمانەوە بەرنامەی زمانێمە چونکە ئامانجەکە یەک ئامانجە خزمەتکردنە بە زمان دیسان بەخێر بێ بۆ بەرنامەی زمانێمە سپاس بۆ بڕستان و سپاس بۆ کەناڵی کەیویستار سپاس بینەرە خۆشەویستەکان لە سوۆشیال میدیا جێگرازیەکان لە ڕێگەی شەپۆڵە دەنجەکانەوە لێرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی زمانێمە ڕێز و خۆشەویستی عزەدین زەشیزادە و سەرکار حوسێن و میوانەکەشم جارێکی دیکە سڵاوی بۆتان ڕێزی بۆتان تا لە ئەڵقەیەکی دی دەگەینەوە خزمەتتان و لەگەڵ میوانێکی دی و تەوەرێکی دی هیوای سەرفرازیتان نەخوازم.